بالمباخ كون عزيز تخوانا زاركم بنيازو قديم لرايم للغو عزيز باراكون ديم آخ عزیز درد در کسین اره عزیزکم دردش و نسر اره لیلکم دودش کوی بیستون اره آخ بگیرون نور وی روها من زره و دردم هانا دروندا من زره و دردم هانا دروندا وقت النجد بو بيستوندا آخ عزيز ليلكم ويهوار آخ ليل داخليل أرورام كوتم كونه وارا ندنجي كودي ندنجي كودي نصايارا قشارك شاهزان خبايز دين تخا من قلام رزان الهرادلين توبكان بيتي قلارزيشن قلارزيشن كم أخيكني أرورام كوتن أرورام كوتن كونه وارا ندنجي كودي ندنجي كودي أخ نصايرا نازيز ئای دەنگ خۆش دەسەکانە خۆش بێت خۆشەویستان لەم بەشەی تری پرۆگرامەکەمانە میوانداری یەکێک لە گۆرانی بێژ و موزیسیانێکی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانمان کردووە کە بە توانایەکی باشەوە بە گروپێکی جوانەوە بۆی کە ئەزمونێکی باشیانەیە لەگەڵ کارکردن لەسەر کۆمەڵێک گۆرانی و کۆمەڵی ئاواز هیتر هەندێکی زۆریشان هەورامی بێ بەڵام ئەوی کە گرنگە پەیوەندی نێوان پارچەکانی تری کوردستان بێکەوە چەند گرنگە و ئەو ڕۆحێتە هونەریە کوردیە تا چەند بتوانین زیاتر ئاوێتەی یەکتری بکەین ئێمە هەمیشە وەکو خۆمان وەکو دەستگای میدیای کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ هەمیشە ویستومانە ئەو بەهرە جوانانە بە شێوازی لە شێوازەکانە پرۆگرامەکەمانە دەرکەوێت بۆی بە خۆشحاڵی ئەمڕۆ زۆر بەڕێز کاکی واشا محەممەدی و نەرمەد و موزیسیان لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتۆتە شاری سلێمانی کام ڕۆژ لە پرۆگرامی ئەمە میوانە زۆر زۆر بەخێراتن یەکەین بەخێر بێت زۆر زۆر بەخێر بێت زۆر خۆشحاڵم کە لە خزمەتانم کاک سەرکۆ و خات و پەیوەند سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو ئازیزان و خۆشەویستان و کاربەدەستانی کورساتی خۆشەویست کورسات بۆ ئێمە زۆر زۆر خۆشەویستە هەر لە مێژە پێمان خۆش بوو کە شانازیمانە بەرکەوێت و بتوانین لە خزمەتانە بین سڵاو و ڕێزیشم هەیە بۆ هەموو بینەران و ئازیزان و کورد و کوردەواری هەموو کەسانە کە ئێمە بین زۆر سپاس بۆ ئامادەبوونێ هاتنت بۆ شاری سلێمانی ماوەی دوو ڕۆژە پێم وایە لێرەی چۆنە بەلاتەوە شاری سلێمانی چۆنە لاچکە خۆت خەڵکی مەریوانی بەڵام لە سنە نیشتەجێیت ئێمە هەمیشاڵین سنە و شاری سلێمانی لێکچوونێکی زۆریان هەیە ئێمە گۆیژەمانێ ئەوێ ئاوێریان هەیە یعنی تایبەتمەندەکانمان تۆزە لە یەکۆ نزیکە چۆن گوزەرایت لەم چەند ڕۆژە لێرە بوویت
خۆشبەختانە من لە بنەماڵەیەکە پەروەردە بووم باوکم کەسایەتیەکی نیشتمان پەروەر و کورتپەروەر بووە دایکیشم هەروە و هەر هەموو ئەو کەسانی کە بندە دەوروبەریان هەبوو بە بنەماڵەیی بەڕەگەز ئەگەینەوە سەر شێخ ئیسماعیلەکانی ئەمدی و باشوور و پەیوەندیمان هەر لە کاتێکە کە من مناڵ بووێتم بیرم ببێت لە خاترما بێت ئێمە هەر هاتوچوومان بووە ئەوەی ڕاستی بێت سلێمانی بۆ ئێمە زۆر خۆشەویست ئەوەی کە باسان کرد کاک سەرکەوت بەڕاستی لە بیناوە لە فەرهەنگ و لە کەلتور و لە قسەکردن و حتا لە خواردنی ناو بازاڕیش ئەڕۆی شتەکڕیت بازاڕەکەیش وەکو سنەوایە ڕاستە ئەمە دیارە مێژوویەکی هەیە سەردەمی بابانەکان و ئەردەڵانەکانی سب تەخەسوسی من نییە باردی ئەو باسە بم بەڵام ئەم خۆشەویستی هەر بووە و هەر هەیە منیش بە شانازی و بە ئەو پەڕی بەختەوەری و خۆشەویستیم هەیە بۆ هەر هەموو کوردستان بەتایبەت بۆ باشوور زۆر باشە کاکی وا بابینە سەر کارە هونەریەکانت چکە لەوەی کە لە هونەری گۆرانی وتنا واروەها ئاماژت بۆش کرد کە گروپێکی میوزیکتان هەیە لە شاریسنا گەر ئاماژێک بۆ گروپە میوزیکە بکەی لە چەند ئەندام پێک دێت عرض بێت ئێمە فێرگەیەکی مۆسیقامان هەیە لە ئەبەتە پێشترە من لە مەریوان بوون یان ئەتوانم بڵێم یەکەمین فێرگەی مۆسیقای زانستی کە لە مەریوان دانرا کە بەڵگەی وەرگرت لە لایەن مامۆستاکانەوە فێرگەی هیرا بوو کە بەختەوەریەکەی کۆتە بەر منەوە کاری زۆرمان کرد و ماوەیەک دوای ئەوە بارودۆخوا پێشهات کە بڕۆین بۆ سنە بە بۆنەی کاری خۆم و خێزانم و هیرای کوڕیشم کە ژەنیارێکی باشە حەزمە کرد کە باشتر بتوانین لەگەڵ تارانە پەیوەندیمان بێ لەگەڵ مامۆستاکانە بە بەناشار مەریوانمان جێ هێشت بەڵام خۆ دڵمان هەر بەلای مەریوانوێ لە سنە فێرگەی مۆسیقامان هەیە لە تەواو بەشەکانە ناو فێرگەکەشمان فێرگەی هیرایە لە شەقامی بلواری شبلی لە سنە شاری سنە لە هەموو بوارەکانەوە سازە سنەتیەکان سازە کوردیەکان و سازە کلاسیکی غەربیەکان ئێمە وانەی مۆسیقا ئەڵێنەوە بۆ خۆشم وەکو کورتەیەکە گەرگەرەکەم بێ باسکەم دایکم ئەیوت کە مناڵ بوویت دەبەیەک سەتڵێک قابلمەیەک دەست ئەکەوت دەست دەکرد بە تەپڵێدان و بۆ خۆت گۆرانیتەوە دیارە ئەم حەز و ئاوازە بەنسبەت هونەر و بەنسبەت مۆسیقاوە هەر لە مناڵیەوە بووە لە وجودی منە بەڵام کوردەواری ئێمە کە خۆشتان باشە زانن بەشێکی ئەم دیویشەگرێت و ئەوە بوو شەڕ و ناکۆکی بوو لە دۆرانی مناڵی ئێمە و ئیمکانات نەبوو بەڕاستی عرضم کردی ساڵی 94 یانە بڵێن 7 ساڵ 8 ساڵ لەمەبەر تازە فێرگەیەکی مۆسیقای زانستی دانرا پێشتر مامۆسا و خۆشەویستگەلێکی عەزیز بوون لەوێ تەدریسیانەکە ئەو بێ ئیمکاناتیە وای لێ کردم کە دواتر کە گەورە بووم و گەشتمە تەمەنێکی حتا بانتریش زۆر کەس پێی وایە کە من لە مناڵی دەستم پێ کردووە بە خوێندن و بە پرۆڤەکردن بەڵام ئەوەی ڕاستی بێ من ڕەنگە ئەمە خۆشحاڵەیەکیش بێ بۆ کەسانە کە بڵێن لە تەمەنی ئێمە گوزەراوە ئیتر باش نییە کە ئیزە بۆ ئێمە ڕووبکەین لە هونەر بەڵام من لە 28 ساڵەی 29 ساڵەیەوە دەستم پێ کرد وەکو ئاکادمیک و کۆکە بڕێ بۆ لای مامۆستا بۆ تارە لەوێ ئاواز و مەقامەکان فێر بووم پێشتر خۆشم کارم کردبوو بەسەر گۆرانیەکان ئەمدی و تەواوی کوردستانەوە بچون بۆ مهمەکە مۆسیقای ڕەسەنی کوردی بۆ من ها لە لای سەروی هەموو ئەو بابەتانەوە ئیتر سازی ئامێری ستار و تاریش لە لای مامۆستا بەهرامی ساعد لە تاران فێر بووم لای مامۆستا کەیوانی ساکت دەرسم خوێندووە لە لای مامۆستا سدیقی تعریف یەک ڕۆژ شانازیم بەرکەوت لە خزمەتیا بووم زۆر شتی لێ فێر بووم ئەوەی زۆرتر خۆم بەدەستم هێناوە گوێگرتن و ڕاهێنان و بیرکردنەوە و متالعە و خوێندنەوە بووە لە تەواو بوارەکانەوە ئەزانم هەر لە مناڵیەوە خۆشبەختانە تێکەڵیم بووە لەگەڵ پەروەردە بووم بە دەنگی مامۆستا حەسن زیرەک بە دەنگی مامۆستا عەلی مەردان بە دەنگی عارف جەزیری بە دەنگی تاهر تۆفیق مامۆستا مەسەری خالقی لە فارسەکانە شەجەریان لە هەورامانە مامۆستا عوسمان هەورامی مامۆستا حەحسەن کێمنەی مامۆستا جەمیل و ئەو بارودۆخەم وا بوو کە گوێم لە دەنگی هەر هەمویانە کرد مامۆستا عینەدین مامۆستا سێم حەمەدی سەفایی ئەوەی کە کەسایەتی بووبێت کە دەنگی خۆش بووبێت و خاوەنی شێوازێک بووبێت من گوێم لێگرتووە سایم کردووە هەوڵم داوە لاسایی بکەم و بەڵام من فرێش قسە نەکەم کۆتاییکەمەوە لەم ماوەی 4-5 ساڵ لەمە پێش گەشتم بۆ قەناعەتە کە خۆم ئیتر لاساییکردنەوە وەکو فڵان مامۆستا گۆرانی گوتن باش نییە باشتر ئەوەیە من بڕۆمە سەر شێوازێک کە خۆم دای بنم ڕاستە بەرهەمی خۆت فایلێکی تایبەت بە خۆت بەڵێ بەرهەمێکم ببێ بۆ خۆم و خۆم ئەوەشتان ئەرزکەم من 5 ساڵ لەمە بەر لە شاری سنە ئالبۆمێکم دادەرو بەناو ئالبۆم کۆساڵان کە ئاهەنگساز و حتا
بەشێکیشی شاعر و گۆرانی بێژ و ژەنیارەکەیشی خۆم کردومە مامۆستاکان ئەو کەسانی کە لەگەڵیانە هاوکاریمان بووە ئێستا دواتر ڕوونە سەرباسی ئالبەمەکە ئالبەمەکەیشم هاوردووە پێشکەشتان بکەم کەواتە لەگەڵ گفتوگۆکانمانە باجومان لە بەرهەمێکی کەش بێگەرتەوە زۆر باشە سپاس. دەنگە خۆش بێت دەنگە هەر خۆش بێ سپاس زۆر بە چێژ بوو کاکیوا باسێکیەوە بکەین ئەلبومێکی خۆت هەبووە گروپەکەی کە هاتانە چالاکیەکانتان چۆنە کۆنسێرتان ئەنجام ماوە یاخۆت حەز ئەکەن بە شێوازێ لە شێوازەکان بتوانن بەرهەمەکانتان بێنن بۆ نمونە لە پارچەکانی بۆ نمونە لە سلەیمانی لە پارێزگاکانی تر بتوان کۆنسێرت ئەنجام بن ئالبومی کۆساڵان هەروەک پێشتر ئەرسانم کرد 5 ساڵەمە بەرەوە و تازەگەریەکمان کرد لە بواری مۆسیقای هەورامان جا کوردەواری خۆمان ئەوانەی کە دڵسۆزن ئەزانن کە هەمیشە هەن لەم لاودەوەدا ناحەزان کە تێکەڵمان کرد بە شەڕ هایەک وەکو شەڕی مەسەڵەن فڵان ناوچەوە فڵان ناوچە ئەمە ئەلبومەکەیە ئەمە ئالبوم ئەتوانی بیبم جا دواتر بەناو کەسەکان لە ڕووی خوێنەوە زۆر سپاس بەڵام من لەو باوەڕام خۆشبەختانەتەوە بەشەکانی کوردەواریە بەسەر فەرهەنگ و هونەری کوردەواری و کار کراوە بەڵام بۆ دەنگی نوێی هەورامان کاری کەم کراوە ئێتە من پێم خۆش بوو کە لەم بوارۆ بێم کار بکەم و کوڕ و کچی ئەم سەردەمەی هەورامان بتوانن پەیوەندی بگرن لەگەڵ فۆلکلۆر و تاریخە بەنرخەکەی ناوچەی هەورامان و وەگشت هەموو کوردستان بۆیە لە ڕوانگەی خۆمەوە هاتم دەلاقەیەکم کردەوە بۆ ئەوەی کە مناڵی سەردەم بەرەی نوێمان بتوانێت پەیوەندی بگرێت لەگەڵ
بۆ نمونە سیاو شەمانە بۆ نمونە بەزمە کۆنەکان ڕەسەنەکانی ناوچەی هەورامان و ئێمە ئەبێ وەکو ئاهەنگساز وەکو گۆرانی بێژ یا وەکو کەسایەتی هونەری بەرهەممان ببێ بۆ ئەم سەردەمە بۆ ئەم خەڵکەکە تازە دێن بە دنیا ئێستا هیرا کوڕی من ژەنیارێکی بەتوانایە گۆرانی بێژێکی زۆر زۆر باشە 11 ساڵیەتی بەڵام ئەگەر ئێمە هۆشمان پیۆنە بێ ئەویش تووشی تەوژمی فەرهەنگی غەربی و بۆ نمونە چواردەورمان بۆ ئەوەیە کە ئەمڕۆ بەداخەوە مەسەڵەن لە لای ئێمە خەریکە زمانەکەیشمان لە دەست دەرئەچێت نەک هەر گۆرانیەکان و فەرهەنگەکەمان بۆ من ئەوە بۆ بە ئامانجێکی سەرەکی و حەز ئەەکەم بەو شێوازە خزمەتکەم بۆیە لێرە زۆربەی گۆرانیەکان هەورامین کە دواتریش من بچاوەڕێم کە بەسەر شعرەکانی مامۆستا نالی و مامۆستا مەحوی کار بکەم هاوکاتیش خەریکم بەسەر شعرەکانی مامۆستا مەولەوی و مامۆستا سەیدی و لەگەڵ مامۆستا بێسارانی وەلی دێوانە ئەمانە خەریکم بەسەر شعرەکانیان و کارەکەم ژەنیارەکانمان لەوێ ناوەکانی نووسراوە ئەگەر بە هەڵە نەچون پشتبانەکەم لە بیرم نەچێتەوە ژەنیاری نەیمان کاکە فەرازی میرزایی بوو ژەنیاری سنتور مامۆستای گەورەمان مامۆستا مەسعودی موعزی ژەنیاری سازی ئیقاع یا تۆمبەک و دەف و دایرە تۆمبەک و دەهۆڵ مامۆستا عەلی سەمیمی کەمانچەکەمان ئامێریکەمانچە مامۆستا ئەحمەدی پورە بوقەدارە عودەکەی کاکساسانی کاکایی لێداوە ئامێری دەفیش کاکە ڕامینی ئەکباتانی باش بەڵکو ناو کەسرم لەبیر نەچوو بێتەوە ڕاستە کۆساڵان بۆ ناوتان ناوە پرسیارێکی زۆر خۆش بوو ئەمە مەریوانە کاڵێن ئەزمەر کاڵێن گۆیژە دڵمان گەشە بێتەوە وەک بڵێ مناڵێک بۆ باوکێ مناڵێک بۆ دایکێ برایەک بۆ برایەک بێقەراریەک و ناویە بیسێت پێ خۆشحاڵە بێت کۆساڵان بەشێکە لە زاکوریستی کوردستانی گەورە کە پێم خۆش بوو چون خۆم لەو ناوچە ئاژیم و لە ناوچەی شامیان و سەوڵاوا و قەڵاگا و قەڵاجێ و ئەو دەڤەرە ئەژیم پێم خۆش بوو ناو ئالبۆمەکە ئەوە بێ بۆشی بۆ ئەوە کە ئەو نەکە قەندیل و نەکەرۆز و ئاویەر و بەشەکانی تری کوردستان ناویان چوەتە ناو مێشکی کۆمەلگاوە کۆساڵانیش ئەوە ناوی لەو ئاستا ببێت بۆەوە کە حیفە بەڕاستی ناوچەیەکی خۆشە ئەزمونێکی جوانی هەیە مێژوویەکی زۆر زۆر کۆنی هەیە و هونەرمەندگەلێکی زۆر زۆر گەورە و بەتوانە لە تەواو بوارەکانە لەو ناوچە ئەژین ئابە و ئەمەکناسی و پێم حەزم کرد ئەو کەمتەر خەمیە نەبێت هەر کەسێک و ناوچەکەی خۆی ڕێز دابنێت جا دواتریش بتوانێت ڕێز بۆ شوێنەکانی تریش دابنێ بۆ لایەنەکانی تریش باشە کاکی وا باس لەوە کرد کە ئەتەوێت بەرهەمێک پێشکەش بکەیت بۆ ئەمنەوەی ئێستاش ببێ بەڵام تا چەند گرنگکە هونەرمەندەکان ڕەسەنایەتی هونەری کوردی بپارێزن کاتێک کە گۆرانیەک دووبارە ئێڵێنەوانێ هەم لە ڕووی هۆنراوەکەیەوە هەم لە ڕووی ئاوازەکەیەوە ڕەسەنایەتەکەی بپارێزن من تۆزێک باش پرسیارەکەتان تێنەگەشتم چون دەنگ دۆرەی فەرمی تۆزێ بەتەنگ دەرس کاتێککە هونەرمەندێک دووبارە گۆرانی کۆنەکان ئەڵێتەوە تا چەند گرنگە کە ڕەسەنایەتەکەی بپارێزێ هەم لە ڕووی ئاوازەوە بێ هەم لە ڕووی هۆنراوەکەەوە بێت شەوانێک دروست نەکات بەڵێ تێگەشتم ئێستا هەر کەسێک زۆر کەساتن لاسای مامۆستا حەسەن زیرەکیان کردو لاسایی مامۆستا ناسری ڕزاییان کردو ناسری ڕزازیان کردو مامۆستای خۆشەویستمان بەڵام وەختێ تۆ شتە ئەسڵی جوانەکەت هەیە ئیتر لاساییکردنەوە تەقلید خودی ئەم مامۆستایانە ئەفەرمن و وتویانە بارهاکە تا ماوەیەک باشە کەسایەتیەکی فێرخواز بڕوات ئەم شتانە فێر بێ بەڵام دوای ئەوە ئەبێ بەڕاستی ئەگەر گەرەکی بێت گۆرانی کەسێک بڵێتەوە یا ئەبێ لە خۆی خۆشتر بێڵێتەوە یا ئەبێ تاموچێژێکی هەست و سۆزێکی جوانی بداتێکە ئەو شتە جوانە ڕێک و پێکە کە پێشتر بی سەربیستویەتی ئەوە خراپ نەکات من بۆ خۆم هەوڵم نەداوە کە لاسایی کەس بکەم و بە شێوەی ڕسمی لە گۆرانی لە شوێنێکا بێڵێم بۆ ئەوەی کە وازانم ئەوان لە من هەمویان باشتر و سەرکەوتوتر و مامۆستای گەورن بەڵام بۆ ئەوەی کە بتوانم گەروم و ذهنیەتی هونەریم و زانستی هونەریم ببمە سەرەوە لاسایی هەر هەموم کردووەتەوە یانە باوەڕ فەرمووم سیاو شەمانە جا زۆر سەختە بەڕاستی هەم هەناسەی تایبەتیەوێ هەم زانستێکیەوێ کە ئینسان بتوانێت بە ژۆرێک ئەو گۆرانیە ئەو فۆرمی موسیقای هەورامانە بتوانێت بێڵێتەوە بەڵام هەوڵیشم داوە کە لەو بواری شۆ تەنانەت کار بکەم زۆر باش هەر لە بەرژی ئەلبومەکەشتا ینی بە تایبەتی
یەکێک لەو پیاوە بە ساڵات جوانەی کە لە هەورامانە هەورامان نەریتێکی زۆر جوانی هەیە هەم لە ڕووی ئەوەی کە مامەڵەکردنی ڕۆژانەیان ئیشکردنی ڕۆژانیان لە ڕووی دەنگ و ئاوازیشەوە هەمیشاڵین وەکو بولبولەکان وان کە ئاجری وێنن اینجا چی بە هەورامانی تەختەوە بێ بە هەورامان بێ لێرە بێ لە هەورامان دەخەڵکەکانی لەش پارچەیەک بژین تۆ هاتووش کارت کردووە لەسەر ئەو بەرهەمانە زیاتر من سێری ناوی خۆشە شیارێت هەیە لە ناو بەرهەمەکانە کارت لەسەر و بابەتەش کردو ئاوازیشە داناوە لەگەڵوانی کۆمەڵە شاعیری کەش و کۆمەڵە کەسی بەتوانە ئەمانە تا چەند ئەبێتە بەشێک لەوەی کاکیوا بتوانێت زیاتر خوڵ بێتەوە لەو ئاواز و میوزیکە جوانەی کە ڕەسەنایەتیە لە هەورامان گرنگی پێ بدات. وڵی کاک سەرکۆ ئەوەی کە لە خزمەت مامۆستایانە بووم و لە مناڵی و تا بە ئێستا گوێم لە هەموو شتێک کردووە تۆزێک فێری ئەوەیش بووم کە ئەگەر بمەوێت کەسایەتیەکی مەشهورتر بم و ناودارتر بم ئەزانم چی بکەم بەڵام بۆ خۆم هەڵم بژاردووە کە خزمەتم لەو بوارا بێ بەڕاستی ناوچەی هەورامان هەروکو هەمومان ئەزانن یەکی لە ڕەسەنترین و کۆنتترین ناوچەکانە و دەنگ و گۆرانی بەڕاستی لەگەڵ ژیانی ئەو خەڵکە ئەلبەتە لە زۆربەی کوردستانە هەیە بەڵام من باسی ئەخەسەن باسی هەورامان بکەم هەڵس و کەوت ڕێگە ڕۆشتن ئاین زەماوەن هەموو شتێکیان کشت و کاڵ بەر ئەساسی ژیانی ڕۆژانە و کشت و کاڵ و کەشاوەرزی جلو بەرگە جوانەکەیان جلوبەرگەکان ئیتر ئەوە با بوێسێ دوای ئەویشە کەرەستەی خۆیانیان بۆ یانە لە بواری جامعەشناسی و بەڕاستی جامعەیەکی تەواو بوون تەسەوەر فەرمون مەسەڵەن 5,000 ساڵ 10,000 ساڵ لەمەوبەر ئەم ئینسانانە هیچ نیازێکیان بە دنیای دەرەوە نەبووە لەناو ئەو شاخ و داخە خاکیان بردووە بەسەوەتە کردویانە سەناو شاخ و داخەکان بەردیان بۆ چنیوە و تەڵانیان دروست کردووە لەناو تەڵانەکانە هەنجیر و هەرمێ و عەرز بێت هەمووریان پەروەردە کردووە کە ئینسان بە درەختی تو داری تو ئینسان کاتێکە تماشا ئەکات هەورامان سربەخۆ بووە بێنیاز بووە و خۆی بێنیاز کردووە لە بواری جلوبەرگەوە تەنانەت لە بواری پزیشکیشەوە ئێمە بۆ خۆمان بۆ نمونە باوای من لە دایکیەوە هەمویان جەڕاح بوون شکەستە بن بوون و هەمووشمان باشە زانین کە علمی تازە و پزیشکی نوێ هێشتا نەیتوانیوە وەکو هەورامان و بکو دوکتۆرە کۆنەکانی کوردەواری ئەو شکەستە بەنی ئەو نەخۆشینانە چارەسەر بکەن تەنانەت جەڕاحی و عەمەلیاتی مەغزیشیان کردووە ئەمە حیفە ئینسان نەیبینێت حیفە ئینسان باسی نەکات گۆرانی ئەتوانێت زۆرتر لە بەشەکانی تری فەرهەنگ و کەلتور بڕەوی ببێ بڕوات کاتێکە دەنگی خۆشەویستی بیرەکەی تۆ لە شعرەکەی کاتێکە بیرت کردو لە شعرەکەی ئەڵێ هی کێیە کەسەکە کوێنەیە هین کام ناوچەیە ئێستا تۆ وەختێ مامۆستا شکر خەیات ئەبیسی وەختە مامۆستا عەلی مەردان ئەبیسی یەکجار حەس و حاڵە دەڕوا بۆ ناوچەی گەرمیان بۆ مەقامەکانیان ئەمە بۆ منیش بە فەرمایشەکەی جەنابەت منیش لەگەڵتان ئەروەڵا ئەو هەورامان ئەم تایبەتمەندیە جوانەی هەیە و حیفە نەبینرێت و بەرچاو نەکرێت و ڕۆڵەکانی هەورامانیش تێکەڵ نەبن لەگەڵ هونەرەکانی دیکەی دنیادا زۆر باشە کاکیوا لە پلانتان نییە بەمزانە کۆنسێرتێک ساز بکەیت بۆ من خۆشەویستی و سەرکەوتن و شانازیەکی گەورەیە کە بتوانم گروپەکەی خۆم کە 4-5 خاتونن لەگەڵ 4-5 ئاغا و مامۆستای گەورە بێنم پێم خۆشە بەڕاستی لە کورسات دەرکەوین سەرەتا خۆشەویستیمان هەیە بۆ هەموو کاناڵێک و بۆ هەموو لایەنێک بەڵام کورسات بەڕاستی ماڵی کوردانە و ماڵی هەمووانە ئەگەر ڕێبکەوین و ئەو شانازیمان بەربکەوێت لەلایەن کورساتۆ ئێمە حتمما لەگەڵ گروپەکەمانە یەنە خزمەتان و بەرهەمی تازە و ئالبۆمی تازشمان هەیە لێرە توانین کۆنسێرت دابنین بەتەماین لە بەشەکانی دیکەی کوردستان و لە ئەوروپا کۆنسرت ساز بکەین بۆ ئەوەی کە موسیقای ناوچەکە و دەڤەرەکە و کوردەواری خۆمان ڕابگەێنین بە دیارە زۆر کەسیش دانیشتووی وڵاتی غەریبن و لەوێ غەریبن وڵاتی ئەوروپا بێتاقەتی ئەکەن نەتیجەتەن پێم خۆشە کە بڕۆمە خزمەتیان و دەنگ و ڕەنگ و هونەری ناوچەکەمان ببینە خزمەتیان ئەوڵای شەڵاب خۆشحاڵین بەوەی کە بتوانین لەگەڵ کورساتا کار بکەین و گروپەکەمان بێنین بتوانین لە خزمەتان ئاوین بن ئینشاڵڵا بە هیوان باسێکیەوە بکەین لە سنە ئێستا لە ئێستا ئێوە گروپێکتانێ بۆ نمونە ئەلبومێکی ئاواتان بەرەمهێناوە بە پێویست ستۆدیۆی باشتان هەیە لە ڕووی کوالیتیەوە بتوانن ئێوە ڕیکۆردی میوزیکەکان بکەن ڕیکۆردی دەنگەکان بکەن بۆی کە بە کوالیتیکی باشتر بەرهەمەکان بکەن بە ئەلبوم بەڕەحمەت بێ مامۆستا کەریم کابان بەر لەوەی کە فۆتکات چەند ساڵێک بلەوە گەشتمە خزمەتی وتم مامۆستا جەنابەت دەنگت زۆر خۆشە و فرەکەم بەرهەمت هەیە
وتی بەرهەمەکان کە من بەڵام بە سۆز خۆشە منیش پێم وانییە کە هونەرمەند بەردەوام خەریک بێت گۆرانی و بەرهەم بداتە دەرو بەڵام یەکێک لە هۆکارەکانی ئەوەیش کە من لەم 5 ساڵی ئاخرا نەمتوانی بە بەرهەمی تازە پێشکەش بکەم بەڕاستی هەرەوە بوو کە جەنابەت باست کرد ئێمە لە تارانە زۆرتر فەزای ئەوەی کە تۆ بڕۆیتە ئستودیۆیەکی باش و ئەو شتە حساسەی کە گوێشکەی من بە دڵی بێت ئەو شتە جوانە ئستانداردە بتوانین تۆمار بکەین و بیدەینە دەرەوە بەداخەوە ئەو کێشەمانە هەیە سنە ئەلبەتە شارێکی زۆر سەرکەوتووە لە تەواو بوارەکانە بەڕاستی لە هەموو بوارێکەوە ئێمە کەسایەتی ناودارمان هەیە و شانازیان پێوەکەین هیوادارم بەم زوانە ئێمە بتوانین هەر لە خودی شاری سنا استودیۆ کە هەیە بەڵام بتوانین ئەو شتێک کە لە بواری تکنیکیەوە بەڕاستی شایانی ئەوە بێ کە بیسەری کورد گوێی لێ بگرێ بتوانین شتی جوان پێشکەشکەین و ئەو نەڕوو لە تاران نەکەین چونکو تاران وەکو خوا لە خۆش بوو مامۆستا شەرکۆبێکە سەی فەرموو تاران بەدەم کەسەوە پێ ناکەنێت هیوادارم لە کوردستانە هەر هەموو ئەو کارانە کە ئێمە گەرەکمانە لە ناو کوردستانە بیکەین تر ئەملا بێ ئەولا بەڵام کوردستان بە هیوای ئێمە زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ ئامادەبوونێ بە هیوای ئەوەی کەیتر لە پرۆگرامەکەیمەوە دەرفەتی کابێ کە بتوان کاری باشتر و کۆنسێرت و ئەو هەماهەنگێ لە نێوان ڕۆژهەڵات و باشوورە هەبێ بۆی کە بتوانن بە باشی کارە هونەریەکان پێشکەشکەن و هەمیشەش ئێمە شانازیتان پێوەکەین کە ئێوە بتوان وەکو کورد ئەو ڕەسەنایەتیە بپارێزن دووبارە سپاس بۆ تۆ بە دوای بەرەمی تۆ ئەگەر شتێکت ما بێ بێڵێ دوای بەرەمی تۆ کۆتاین سپاس دەکەم دووبارە سپاس و ڕێز و خۆشەویستی خۆم ئاراستی بەڕستان کاکسەرکۆ خات و پەیوەند و هەر هەموو ئەو ئەزیز و خۆشەویستانە کە لە کوردستان تا کارەکەن بەرپرسە بەڕێزەکان کار بەدەستەکان ئەگەر من خۆم حەز بە سپاس ئینسانێکی ناسپاس نیم سپاس گوزارم هەمیشە بۆ ئەوەی کە دەرفەتم بۆ دەربکەوێت بۆ دەرکەوتن بۆ لەگەڵ خەڵکابوون بۆ خزمەتکردن ئەگەر ڕام بدەن چەند کەسێک هەیە حەزەکەم دەستخۆشییان لێ بکەم ئەم دوو ڕۆژە بوون بەهۆی ئەوە کە من بگەم بە خزمەتان مام عەلی بەرپرسی مالیە ئەربەتە لە بنەماڵی شێخ ئیسماعیلیە کە هەر بنەماڵی خۆمانن کاکە دانیاری ئەنوەربەگ کاکە ئەحمەوی باوەنور ئەحانۆک و کاکە ئاسۆ و کاکە توانە گۆرانی بێژێکی خۆشەویستە ئەم چەند کەسە ئالەم یەک دوو ڕۆژە بەڕاستی پاڵپشتی منیان کرد وەکو شۆخی شتێکتان ئەرزکەم ئەمە جلوبەرگی خۆم نییە جلوبەرگیان بۆ سازکردن زۆر بە پەلە ڕێکەوتین کە بێنە خزمەتان ئینشەڵا بەم زوانە بتوانین لەگەڵ بنەماڵەی هونەرمەندەکانمانە کە وەکو بنەماڵەی خۆمان وان بتوانین بگەینە خزمەتان و بەرهەممان ببێت لە خزمەتانە من ئیسا دوایین گۆرانیتان پێشکەش دەکەم و سپاسگوزاری هەموو لایەکەم دەستان خۆش زۆر سپاس بۆ تۆ با ئێمە خواحافیزەی خۆمان لە بینەرەکانمان بکەین بە هیوای ئەوەی ڕۆژێکی خۆش و تەندروستانە بێت هیوادارین چێشتان لە بەرهەمەکانی کاک هیوا وەرگرتبێ و بابەتەکانی کە سووتان لێ وەرگرتبێ هیوای تەندروستێکی باش و خواتان لەگەڵ هیوای ڕۆژێکی خۆشتان بۆ خوازین هەر شاد بن فەرموو کاکی
يترمم من شجوان ولاني وهار جرى في قانم خالو كزني النيار كبر وطاقة وإخوات عصر دي باريس كبر وطاقة وخالو تعصر دي باريس كرد مال بي وبا كوشك عزيز أي خالو يرمار خالو رقاكم دونه سفر و رمان بوان بولای چنو